سڵاو هاوڕێیان، زانیارێکی زۆر گرنگ لەسەر دوو شوێن کە بە درۆن لێدراوە. یەکێکیان لە سپیلک ئەوە بوو 6 کەس کوژران 20 کەس بریندار بوون. لە هەمان شتیش لە زاویتە لە دهۆک کوژرا و بریندار نییە، بەڵام بۆ لەو دوو شوێنە درا بە دوواشوونم کرد و زانیارێکی زۆر گرنگم وەرگرت. هاوڕێیان، ئەمەی سپیلک بە کۆی گشتی 40 کەسی لێبوو، 40 پێشمەرگەی پارتی یا چەکداری پارتی لێبوو، 6یان کوژراون، 20یان بریندار بوون، 14یان سەلامەتن. زانیارەکە بەو شێوازە وەرم گرتووە. پێش ئەوەی لێیان بدەن بە نیو سەعات لەو شوێنە خەڵکێکی لێبووە کە کورد نەبووە، پێش لێدانەکە بە نیو سەعات سواری سیارەکانیان بوونە و ڕۆشتونە. دوای ئەوە بە نیو سەعات درۆنێک هاتووە، وەک لە ڤیدیۆکەی ترم باس کرد، دانیشتووە دەبێ ئەوان کۆبوونەتە سەری ڕاکێتێک هاتووە لە شوێنەکە کەوتووە. زاویتە دێم کە لە دهۆکە هەمان شت پێش ئەوەی درۆنەکان لێیان بدەن بە نیو سەعات ئەو میوانە یان ئەو خەڵکی کە لەوەیە کە بیانین کورد نین سواری سیارەکانیان بوونە و ڕۆشتونە، بە دوای نیو سەعات هاتووە درۆنێک لێداوە. لێرە جێگای گومانە، ئایا ئەم کەسانەی کە کورد نین لەوێنە یاری هاوڵگیریان بوو دێت کە ئەو شوێنە قەسب دەکریان بوون بە باران دەکریان درۆنی بووی دێ بۆیە دەراچن پێش وەقت بە نیو سەعات؟ ئەگەر ئەمە ڕاست بێ، ئەی بوو بەو قوربەسەرانەی کە چەکداری بارزانین بوو باوەڕیش داڵێکا کە چۆڵیکەن دێن لێمان دەدەن. ئەمە جێگای پرسیارە. دوای ئەوە ئەمە دوو حاڵەت ڕوویدا. بوو بارزانی بە چەکدارەکانی ناڵێ لە شوێنەکانی تر کە خەڵکی تایە کە کورد نین پێیان بڵێ کە ئەوان ڕۆشتنە دەرەوە، ئێوەش بە دوایان بڕۆن، چکەوە دوو حاڵەت دروست بوو، دوای دەرچوونیان لیان دەدەن. ئەم زانیاریە ویستم بڵێم بڵاویکەمەوە بەچک و ئەو فەقیرانەی کە چەکیە بوو بارزانی هەڵگرتووە بوو پارە، ئەگەر لە شوێنی مانەوەیان لە بارەگاکەیان کەسی غەیرە کوردی تێدا بێ کە دەرچوون، ئەوانیش با دەربچن و ژیانی خۆیان قورتانکەن. ئەم زانیارە بۆیە من بە ڤیدیۆ بڵاو کردەوە. هیوادارم خەڵک نەکوژرێ، هیوادارم خەڵک بە سەلامەت بێ. ئەم شەڕە شەڕێکی زۆر قورسە، زۆر گرانە. مەسعود بارزانی و بنەماڵەکەی شتی زۆر خراپیان کردووە. وا ئیدعا دەکەن کە تەرەفگیری هیچ لایەک نین، بەڵام درۆ دەکەن تەرەفگیری لایەنێکن و قوربانیەکانیش خەڵکی هەژارن. مەسعود خۆی هەردوو شەو لە ماڵێک دەخەوێ، خۆی و کوڕەکانیان خۆیان دابەش کردووە، خۆیان لە هەموو مەترسیەک دۆر خستووە، خەڵکی هەژاریان خستوتە بەر ڕەحمی درۆن و ڕاکێتەکان. هیوادارم هاوڵان، هیوادارم ئەم شەڕە کوتایی بێ، هیوادارم ڕژێمی دکتاتۆری تەهران لەناو بچێ. ئەوە قازازێکی زۆر گەورەیە بۆ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەو ڕژێمە نەما نورەی تورکیا دێ و ئەردوغان دێ. ببینن بەخێر و خوشی.